بەڕێزان ئەم کاتتان باش چەکدارەکانی سەربارەخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسرا و بە داعش کۆنتڕۆڵی بەشێک لە ناوچەکانی شاری مووسڵ و پارێزگاکەیان کردووە و هێزەکانی پێشمەرگە و ئاسایشی هەرێمی کوردستانیش بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی هەرمەترسیە کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. نزیکبوونەوەی چەکدارانی داعش بۆ نزیک سنووری پارێزەکانی هەرێم تا چەند مەترسی بۆ سەر ئاسایشی هەرێمی کوردستان هەیە. هێزانیەکان تا چەند کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێک. پێشمەرگە تا چەند دەتوانێت ڕوبەڕووی مەترسی و ئەگەرێکی نەخوازراوی لەو جۆرە بێتەوە کە ئەگەر بەهۆی داعشەوە بۆ سەهرێمی کوردستان دروست بێت. بەڕێزان لە دیوی دووەمی هەواڵی ئەم شەو تاوتوی ئەم تەوەرە دەکەین بۆ تاوتوێکردنیشی میوانداری بەڕێز فەریق جەباری یاوەرمەندە وتەبێژی ئەمیندار و وتەبێژی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. کاک جەبار زۆر بەخێر بێیت، سپاس دەکەین. سپاس دەکەم، خۆش بێ. بەڕێزان ئێوەش لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوک لە پەیج NRT دەتوانن پرسیارەکانتان لەسەر تەوەری بەرنامەکە بە کۆمنت بۆمان بنووسن. کاک جەبار، ئەوەی کە ئێستا لە مووسڵ ڕوودەدات لەو پارێزگایە کە ئەمڕۆ بەشێک لە گەڕەکەکان کەوتون تژێ کۆنتڕۆڵی چەکدارانی داعشەوە، چییە گەوردەکاری لە ئێوە وەکو وەزارەتی پێشمەرگە هەبێت چییەوە کە ڕوودەدات ئێستا؟ بەڵێ قوربان، من پێشەوە ڕاستکردنەوەیەک بۆ دەکەم. من وتەبێژی وەزارەتی پێشمەرگەنی، من ئەمینداری وەزارەتی پێشمەرگەم، بەڵام ئەندام و وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم، هێزەکانی بەڵێ کۆمینداریش ناومان بەڵێ جگە لە ئەمینداری گشتی. بەڵێ بۆ مەسەلەی ئەو هەلومەرجی ئێستا لە مووسڵدا هەیە. طبعاً ئەم هەلومەرجە درێژەی هەلومەرجێکە نزیکەی 2 ساڵە، یعنی لە سەرەتای ساڵی 2013ەوە دەستی پێ کردووە کە پێشتر ناوچەکان بەگشتی لە عێراقدا بەرەو هێمنی ئەڕۆشتن، کردەی سەربازی ئیتیرۆریستی بەرەو کەمی ئەڕۆشت، بەڵام لە سەرەتای 2013 و لە کۆتای 2012 هەست دەکەین وردە تێرۆریستان لە ناوچەکاندا کردە سەربازەکانی خۆیان زیاد دەکەن. بە تایبەتی بەر لە ماوەیەک بەر لە ئێستا هەموو لایەک ئەزانین کە لە حەویجەوە دەستی پێکرد، یعنی لە ساڵەکانی کۆتایی 2012 لە حەویجەوە دوای ئەوە هاتە سەر ناوچەکانی ڕۆمانی. شتێکی پێشبینی کراوە، ینی بەڵێ ئەم خۆی زۆنێکەیە بۆ کاری تیرۆریستەکان، بە تایبەتی ئەوانەی داعش و کۆمەڵێکی ترن، چونکە جێیشی ئیسلامی هەیە، پاشماوەی بەعس هەیە، نەقشبەندی هەیە، کۆمەڵێکی زۆر هەیە لەوانەی کە هەمویان زیاتریان سەر بە قاعیدەن پاش ئەمانە، بەڵام زیاتری ئەوەی کە ناوی دێت داعشە، ینی کە لەو سنوورانە کردەی تیرۆریستی ئەنجامەدا. زۆنەکەیان ئەکەوێتە ناوچەکانی پارێزگای مووسڵ، دەوروبەری کەرکووک، ناوچەی پارێزگای سەلاحدین لەگەڵ دیالە و ڕوومادی و بە تایبەتی بنکەوبارەگاکانیان لە ناوچەکانی بیابانەکانی ڕوومادیە. لەم ماوەیەدا هەز ئەکەین وردە بۆ کەمکردنەوەی فشاری هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی تر بۆ سەر ڕوومادی، چونکە ئێستا کردەیەکی سەربازی گەورەی سوپای عێراقەیە بۆ سەر ڕوومادی لەگەڵ فەلوجە، هەوڵەدەن لە هەندی ناوچەی تر کردەی سەربازی ئەنجام بدەن. کاتێک پێتان وایە ئەم هێشانی کە کراون لەسەر مووسڵ بۆ کەمکردنەوەی فشارە بۆ سەر ئەمە یەکێک لە هۆکارەکانیەتی. هۆکارێکی تری زۆر هەیە، بێگومان وەکوتم ماوەیەکە بڕێکخراوەکانی سەر بە قاعیدە بە تایبەتی داعش هەوڵ ئەدا کردە تیرۆریستەکانی خۆی زۆر بە گەورەی ئەنجامدا لە دیالە لە سەلاحدین. ئەبینین پێشماوەیەک لە سامەڕا بە ناوچەکانی بێجی سلێمانبەگی چەند جاری گرتووە بۆ هورزی دیالەی ماوەیەک خشتە زێر دەسەڵاتی خۆی. لەم دووسێ ڕۆژە هەندێک گەڕەکەکانی بە عقوبەی خستە ژێر دەسەڵاتی خۆی، پەلاماری بنکەی بڵێن جیهازی دژە تیرۆریدا لە دیالە. هەر ئەمڕۆ ئێستش ئەوە لە هەندێک ناوچەی مووسڵ بە تایبەتی لە گەڕەکی زانیاریتانەوە ئێستا لە مووسڵ لە چ ناوچەیەکدا عشەیە بۆ چەندی کۆنتڕۆڵ کرابێ، ینی لەلایەن داعشەوە؟ بەڵێ لەم ماوەیە توانیان لە هەندێک ناوچەی مووسڵ، هەموو مووسڵ نا، بەڵام ئەوەی کە ئەوان خستیانە ژێر کۆنتڕۆڵی خۆیان، گەڕەکی هەفتەی تەمموزی پێڵێن لەگەڵ گەڕەکی مەئمون لەگەڵ گەڕەکێکی تر نزیکی ئەو گەڕەکانە، لەو گەڕەکانە زیاتر کەوتە ژێر کۆنتڕۆڵی ئەوان، یعنی ئەو منتەقەی کەوتە ژێر کۆنتڕۆڵی ئەوان و توانیان پەلاماری هەندی بنکەی پۆلیس لە ناو شارەکە بدەن بە پێی ئەو ئامارەی کە تا ئەمڕۆ بڵاو بۆتەوە، جگەل لەوەی کە ئەوان نزیکەی 50 تا 50 نزیکەی 70 کەسێکیان بە پێی ئاماری ئەوەی کە فەرمی بڵاوە بێتەوە 70 کەسێکیان لێکوژراوە، بەڵام لە هێزانەکانی عێراق نزیکەی 55 کەسیان تا ئێستا لێکوژراوە. هاوڵاتیانی مەدەنیش نزیکەی 80 کەس تا ئێستا لەو پەلەمارانی کە هەبوون لەو ناوچانە کوژراوە. ئەوەی کە ئێستا هەیە ینی ئەو شوێنانی کە لایەن داعشەوە کۆنتڕۆڵ کراون، ینی تا چەند لەگەڵ سنووری پارێزەکانی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکان ئەوانی کە لە دەرەوەی سنووری هەرسێ پارێزەکە هەرێمیشن
تا چەند نزیکن لەم سنووران و ئەخۆ لە ناوچە نشینەکان داعش دزەی نەکرێتەوە ئێستا؟ ئێمە کێشەکە لەوەدایە هێڵکمان هەیە لەگەڵ ئەو ناوچانەی کە چالاکی تیرۆریستانی تێدایە. چالاکی تیرۆریستان وەکو بۆم ڕوون کردیتەوە، یعنی ئەگەر بینە سەر نەخشەی پارێزگاکانی عێراق لە ناوچەکانی دیالەوە دەست پێ دەکات، دێتە چیاکانی حەمرین بەلای قەرەتەپە ئەو ناوچانە، دێتە ناوچەکانی باشووری تۆزخورمات و لەگەڵ ڕۆژاوای تۆزخورمات و یعنی بەرەولای تکری دەڕوە، دێتە ناوچەکانی سەلاحدین، دوای ئەکەوتە ڕۆژئاوای کەرکووک ناوچەکانی ئەوێ، دوای لەوێەوە ئەڕواتە نزیک ناوچەکانی دیبەگە و مەخمور و لەوێدا وردەوردە بە قەراغ ناوچەکانی بەعشیقە و بەرتەڵە و شێخان و شەنگار هەتا ئەگاتە نزیکی ناوچەی فیشخابور و ئەشتە سەر سنووری عێراق سووریا. ئەم هێڵکی درێژە نزیکی 1050 کیلۆمەتر ئەبێ. لە هەموو ئەو ناوچانە هەڕەشەیەکی کردە تیرۆریستەکانی داعش هەیە بەسەر ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم. لەبەر ئەوەی ئێمە پلانێکمان داناوە لە ماوەی ئێستا نا، یعنی ئەوە ماوەی 2 ساڵە زیاتر ئێمە هێڵێکی بەهێزی بەرگری هێزی پێشمەرگە و هێزەکانی تری هەرێم وەکو بەرگری و فریاکە و هێزەکانی بەرگری و فریاکەوتن، هێزەکانی زرێبانی، هێزەکانی ئاسایش، پۆلیس، ئەوانە یەک هێڵمان دروست کردووە بۆ ئەوەیە کە دیوارێک بێ بەرامبەر چەکدارانی داعش تا چەند لەم هێڵەوە نزیکن. ئەم هێڵەی کە ئێوە باس بێگومان کە زۆر جار هەیە دێن لە سلێمانبێگ کۆنتڕۆڵەکەن. سلێمانبێگ دووریەکەی لەگەڵ ئەوەی مەبەستمەوەی مووسڵەکە ئەوەی مووسڵش بە هەمان شێواز بەڵام بێگومان ئێمە هەندی ناوچەمان 10 کیلۆمەتر یان 5 کیلۆمەتر لە ناو مووسڵ دوورە، ینی ناوچەکانمان هەندێکیان مەسەڵەن ئەگەر بێ یەسەر ناوچەی بەردەڕەش، ئەو ناوچانەی نزیک بەردەڕەشن یان چای مەخلوب، ئەو ناوچانە مووسڵ یعنی لەبەردەستی ئەو چیانەیە، یعنی نزیکی مووسڵە ئەکا 10 کیلۆمەتر لە مووسڵەوە دوورە. لەبەرەوەی نهاتونەتە ناوچە کوردنشینەکان کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی هەندێک جار بە شێوازی بڵێن خۆکوژی ئەوەی کە لەم ڕۆژانە لە هەندی گوندی شەبەک ڕوویدا لەو ناوچانە بە شێوازی خۆکوژی دێن یان ئۆتۆمبیلی میڕێژکرا و هەر بە خۆکوژی تا ئێستا نەیانتوانیوە لە هیچ ناوچەیەکی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم کە کۆنتڕۆڵی شارۆچکەیەک یان گەڕەکێک بکەن وەکو ئەوەی کە ئێستا کردویانە لە مووسڵ، یان وەکو ئەوەی کە کردیان لە سامەڕا و لە بێجی، یان ئەوەی لە حەویجە، یان ئەوەی لە ڕوومادی، یان ئەوەی لە بۆهرزی دیالە، تا ئێستا نەیانتوانیوە لە ناوچەکانی کورد. بۆ لەبەر ئەوەیە ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارە هەرێم وەکو بۆم باس کردی ئێمە لە وەزارەتی پێشمەرگە 13 لیوای پیادەمانەیە. ئێستا وا لیوایەکی تریش خەریکە دروست دەبێتە 14 لیوای پیادە. ئێمە 14 لیوای پیادەمان لە فیشخابورەوە بڵاوی پێکردووە هەتاکو دەگاتە ناوچەکانی نەفتخانە جگە لە هێزەکانی 1970 کە هەیە هی فەرماندەی و فەلەک کە 2 ساڵە ینی ئەو هێڵە 2 ساڵە هەیە و بەردەوام ئێمە ئەمڕۆ دەنگۆیکی وە باس کرا ئێمە کە باسی ئامادەسازیەکەی ئێوە ئێستا هێستان خرد حاڵەتی ئامادەباشیەوە لەو ئەو هێزانە لەوەتی 2 ساڵە لە حاڵەتی ئامادەسازیە. بۆ لەبەر ئەوەیە چونکە ناوچەکە ناوچەیەکی گەرمی کردەی تیرۆریستانە، لەبەر ئەوەی بەردەوام ئەو ناوچانە لە حاڵەتی ئامادەباشیە. ئەوە نییە ئێمە ئەمڕۆ ئیعلانی حاڵەتی ئامادەباشی بکەیت، ئەبێ ئەو هێزانە ئەبێ دائیمەن لە حاڵەتی ئامادەباشیدا بن لەو ناوچانە. بەڵێ بۆ پێی ئەمڕۆ ینی بەشێک لە هەندێک لە گەڕەکەکانی مووسڵ لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵ کراوە. ئێوە هیچ پلانێکی تازە هیچ جۆرە پلانێکی تازە نەبوو هەریان هەر ئەوەیە کە وەک تۆ دەڵێ 2 ساڵە هێزەکان لە حاڵەتی ئەو هێزانەی کە لەوێن زیاتر ئەکەونە حاڵەتی وریابوون. ئێمە ئەو هێزانەی کە نزیکن لە مووسڵ مثلەن ئێمە لیوای 8 لیوای 4 جگە لە هێزەکانی زرێبانی، هێزەکانی پێشمەرگەی 8 هێزەکانی پێشمەرگەی 7 ئەو هێزانەی کە لەو ناوچانن ئەوانەی کە نزیکی ناوچەی گەرمی ئەو کارن کە لە مووسڵن بێگومان ئەوانە ئەکەونە حاڵەتێکی وریایی زیاتر لەو هێزانەی کە دوورن لەو ناوچانەی کە هەن. بەڵێ ئێستا بە جوڵاندن مەبەست ببورە بەر لەوە وریایی مەبەست دەر حاڵەتی ئامادەباشیە یان چی ینی بێگومان لە خۆی بڵێن بە عەرەبیدا کۆمەڵێکی ئینزار هەیە. ئینزار لە کوردیە پێڵێن وریابوون، یعنی لە وشەی سەربازی لە عێراقدا مەسەلەن یان بە عەرەبی کە هێزەکانیان ئەخەنە حاڵەتی ئامادەباشی 3-4 پلەی ئامادەباشی هەیە. مەسەلەن ئەڵێن دەرەجە جیمە، دەرەجە بایە، دەرەجە ئەلفە، یعنی ئەوانە فەرقیان هەیە لە نێوانی حاڵەتەکان. تۆ ئەگەر نەفیری عام ئیعلان کەی یعنی هەموو هێزەکانت ئەبەیتە بەرەکان و هیچ هێزێکت بە ئیحتیاط یەدەک نامێنێ. بەڵام دەرەجە جیم دەرەجەیەکە بەرزە، مەسەلەن
نزمترە لە نەفیر عام دوای دەرەجەیەکی دێتە خوار و ئێمە لە ئاستی ئەو دەرەجەی نەفیر عامی هێزەکانمان نین ئێمە لە حاڵەتی وەکوتە مۆریابوونیکی هێزەکانە بەرامبەر ئەم هەلومەرجەی کە نزیکی ناوچەکانی ئێمەدایە تا ئێستانی ئەوەی کە پێی دەوترێت جوڵە پێکردنی هێز ئەمە ینی پێویستی نەکردو بە پێویستی نازان یان کە باردۆخەکە بە جۆرێک تەشەنی نەسەندووە کە پێویست بک هێزی زیاتر بنێرن بۆ سنوورانەیە خۆدەوەی کە لەوێ جێگیر کراوە ینی بەسە بۆەوەی کە بەرگری لەوە بکەن کە ئارمەترسیەک ڕوو لە هەرێمی کوردستان بکات بۆ مەسلەی جوڵاندنی هێز با ئەوە بۆ هەموو لایەک ڕوون بێتەوە کە ئێمە لە هەرێمی کوردستان جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە پێی یاسا ئەو فەرماندەی گشتی هەموو هێزە شەکدارەکانی پاراستنی هەرێمە بە هێزی پێشمەرگەشەوە لەبەرەوەی هیچ هێزێک لە هەرێمی کوردستاندا ناجوڵێ لە ناوەوەی هەرێم یان بۆ ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم یان بۆ ناوچەکانی دەرەوەی ئەوێ ئللا بە فەرمانی بەڕێزی نەبێ تا ئێستا ئێمە هیچ فەرمانێکمان بۆ نهاتووە لەلایەن بەڕێز فەرماندەی گشتیەوە کە جەنابی سەرۆکی هەرێمە بۆ جوڵاندنی هیچ هێزێک بۆ هیچ ناوچەیەکی نە لە ناو هەرێمی کوردستان نە بۆ ناوچەکانی دەرەوەی کوردستانی دەرەوەی دارەیە پێویستەکە ینی بۆ پێی بەڕێز هاوتەبێژی هێزە چەکدارەکان و ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەن ینی ئەو باردۆخی ئێستا پێویست دەکا کە هێزی بۆ هێزی زیاتری بۆ هەتاکو ئێستا نە لەبەرەوەیە وەکو باسم کرد ئەو حاڵەتانە ینی پەلامارێک نییە بۆ ناوچەکانی کە لە ژێر کۆنتترۆڵی هێزی پێشمەرگە هێزەکانی هەرێمە ئەو پەلاماردانەی تروریستان بۆ ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی عێراقا لەبەرەوەیە وەکوتم بەس پێویستی بە حاڵەتی ئامادەبوون هەیە بە حاڵەتی وریایی زیاتر هەیە بۆ ئەو هێزانەی کە لەو شۆنانن کە نزیکن لەو شۆنانە بەڵام هێزی پێویستمان لەو ناوچانە هەیە هیچ پێویست ناکە ئێمە هێزێکی ئیزافی بۆ هیچ ناوچەیەک لەوانە بنێری مەگەر لە حاڵەتێکە ئەگەر حکوومەتی فیدراڵی عێراق داوایەکی کرد بە فەرمی لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هێزی بۆ بنێرێ بۆ یارمەتیدانی لە مووسڵ یان لە ناوچەیەکی وەکو دیالە ئەوە ئەبێنێتەوە سەر ڕەزامەندی جەنابی فەرماندەی گشتی کە جەنابی سەرۆکی هەرێمە ئەو کاتە ئەتوانێت تو هێز بجوڵێنی لە حاڵێکی لەو جۆرەدا کە ئێستا سەرۆکی هەرێم لە دەری وڵاتە دەبێت کێ ینی ئەگەر پێویست بکە ینی شتێکی لەو جۆرە بێتە پێشەوە ئەبێ کێ و بڕیارە بدات ئەگەر سەرۆکی هەرێم کە ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە جێگیری سەرۆکی هەرێمیش هەیە بە پێی یاسا ئەو دەتوانێت جێگیری سەرۆکی هەرێم کە سەرۆکی هەرێم لە دەرەوەی وڵات بێ ئەو هەموو دەسەڵاتەکان ئەسپێرێ بە و بەڵام خۆتان نەزانن هۆکارەکانی پەیوەندیکردن ئێستا زۆر ئاسانە ئەگەر جەنابی لەو پەر بڵێن کوڕی پێویستکە کارێکی ئاسانە ئەگەر لە دەری وڵاتیش بێ پەیوەندیکردنەکە تەڵان جەنابیشی ئێستا لە دوورشەوە بێ لە ئەوروپاش بێ هەر لەر چۆن بێ ئاگای لە هەلومەرج هەیە ڕۆژانە پەیوەندی پێوە ئەکرێ و بەهۆی هۆکارەکانی ڕاگەیاندنەوە بەهۆی پەیوەندیکردنی بە برادرانەوە یعنی بڵێن برایانی بەڕێزی لێپرسایی باڵاوە پێی دەربارەی هەلومەرجەکە ئاگای لە هەلومەرجی ئێرە هەیە بێگومان ئەگەر هەر شتێک بێ ئەتوانی فەرمان بنێرێ بۆ بەڵێ کاک جەبار ئێوە وەکو وەزارەتی پێشمەرگە ینی قەبارەی و مەترسیانە چەندن کە ئێستا بەهۆی داعشەوە بەتایبەت بەهۆی یەشەکەی شەوی ڕابردوو تا ئەمڕۆی مووسڵەوە دروست بووە ئایا مەترسێکی جدی هەیە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە مەترسێکی جدی لەسەر هەموو عێراق هەیە ئێستا خۆ دەزانی ئێمە هەرێمێکین بەشێکین لە دەوڵەتی فیدراڵی عێراق ئێمە پرۆسەیەکە بەتایبەتی ئێمە تازە لە پرۆسەی هەڵبژاردنمان کۆتایی پێێنا بەتایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستان لە عێراق ئێمە لە حاڵەتی وردەوردەی بڵێن کابینەی نوێی پەرلەمان بڵێن پەرلەمانی عێراق ئەبێ دانیشتن بکە کابینەیەکی نوێی حکوومەتی عێراق فیدراڵی عێراق پێک بێ هەرێمی کوردستانش بە هەمان شێواز ئەم کردانە تەسیریان هەیە ڕۆڵێکی گەورەیان هەیە لەسەر استقراربوونی هەلومەرجی سیاسی یعنی هێمنبوونی هەلومەرجی سیاسی بەگشتی لە عێراقدا و هەلومەرجی ئەمنی لە عێراقدا لەبەرەوەی ئەبێ هەلومەرجێک هەبێ بوار بدا بە کوتلە سیاسەکان لە عێراقدا بۆی بتوان لەگەڵێک هاوتەوێژ بکەن بگەنە ئەنجامێک بۆ پێکهێنانی حکوومەتێک لە عێراقدا و بۆ دانیشتەکانی پەرلەمان لە عێراقدا ئێستا ئەزمەیەکی زۆر گەورەیە لە عێراق ئەزمەیەکی مادی هەیە کە ئێستا بوجەی ئێستا ئێمە لە مانگی شەشین هێشتا بوجەی 2014 پەسەند نەکراوە لە عێراقدا ئەزمەیەکی مادیە بە هەمان شێواز لە هەرێمی کوردستان کێشەیە هەیە لەگەڵ حکوومەتی فیدراڵ بە هەمان شێواز لە هەرێمی کوردستانیش هێشتا بوجەکە چونکە عێراق پەسەند نەکراوە هەرێمێک پەسەند نەکراوە جگە لەوەش مشتومڕێکی زۆر هەیە لە نێوان کوتلە سیاسیەکان یەکێک داوای حکوومەتی ئیتلافی وەتانیەکە هەندێکان هەندێک داوای حکوومەتی ئەغلبیەت ئەکا ئەوش ڕۆڵێکی هەیە بۆ ئەوەیە استقراری سیاسی نییە
استقرارێکی هێمنیەکی بڵێن جێگیربوونیکی هەلومەرجی سیاسی نیە، جێگیربوونی هەلومەرجێکی ئابووری نیە. ئێستا جێگیربوونی جێگیر نەبوونی هەلومەرجی سەربازی و ئەمنی ئەمە ڕۆڵێکی گەورەی هەبێ بۆ ناجێگیربوون هەم لە عێراقدا هەم لە هەموو بەڵێ کاک جەبار هەندێک بە گومانەوە ینی لەم جۆرە کردوانە بە تایبەت ئەم ڕووداوانەی کۆنتترۆلکردنی هەندێک ناوچە هاوشێوی ناوچەکانی ئەنبار ئەمڕۆژ لە مووسڵ هەندێک بە گومانەوە دەڕوان بۆ ئەم پرسی توندیژانی کە داعش ئەم شەڕانی کە داعش دەیکا بە ماوەکی کەم هەندێک ناوچە کۆنتترۆلەکە ینی گومانیان لەمە هەیە ینی ئێوە پێتان وایە کوردیش دەبێت بە ئامانجی سەکدارەکانی داعش و لەم پرسە تایبەتە بە تایبەت پێتان وایە کوردیش دەبێتە بەشێک لە ئامانجی چەکدارەکانی داعشیان ئەوش بەشێکە لە ئەو ململانە سیاسی و ئێوەش گومانێکتان هەیە لەسەرەوە. باشە من پرسیارێک بە هەمان شێواز ئەەکەم لەو خەڵکێکە گومانی هەیە لەم کردانی داعش لەم کاتەیە ئایا کورد دەبێتە ئامانجیاننا ئایا لە ناو شاری مووسڵ کوردی تێدا نییە؟ هەندێک لە گەڕەکەەکانی مووسڵ بەگشتی هەموو کوردن، یعنی بە تایبەتی هەندی گەڕەکی ئەکاتە باکووری بڵێن عێراق نتوانێت پارێزگارین لێ بکات کێ پارێزگای لە کوردان بکات. من بۆ ڕوونەکەمەوە ناوچەکانی بەرتڵە و بەعشیقە و ئەو ناوچانەی کە ئێستا شەبەک تیا پەلەمار ئەدرێ ماوەیەکی بڵێن ئێزیدیەکان تیا پەلەمار ئەمانە کورد نین. ئەو ناوچانەی کە لە دیالە تووشی مەسەرەن ئەم کردت ئێمە دوێنی چلەی کۆمەڵێکی شەهیدی خانەقین کە لە پەلامارێکی تەرۆریستی داعش ئیعلانی کرد کە کۆمەڵێکی گەنجی منداڵی خەڵکی بڵێ خانەقینی بڵێن کردە ئامانج. ئەمە پەلاماری کورد نییە کە دێن لە تۆسخورمات و ماڵی کوردەکانە تەقێنەوە و کردەی سەربازی ئەنجامەدەن. ئەمە بە ئامانجکردنی کورد نییە. داعش هیچ جیاوازیەکی ناکا لە نێوانی کورد یان عەرەب یان تورکمان یان جیاوازیەک ناکە لە نێوان شیعە و سوننا لە نێوانی ئێزیدی و شەبەک و مەسیحی و بسڵمان جیاوازی ناکە لە نێوانی هاوڵاتیەکی مەدەنی کە هیچ پەیوەندیکی نییە بەو کێشە سیاسی سەربازیان لەگەڵ بنکەی سەربازی. لەبەر ئەوەیە ئەو پەلامارەی کە یعنی ئەو هەڕەشەیە کە هەیە هەڕەشەیەکی جددیە بەسەر هەموو نەتەوەکانی عێراق، بەسەر هەموو چین و توێژەکانی عێراقی، بەسەر هەموو دام و دەستگاکانی هەم عێراق و هەم من هەر لەسەر ئەم گومانە دەمەوێت لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دوو پرسیاراتون و زیاتر پەیوەندیان بەم پرسیاری پێشتری منەوە بوو. هەرێم محەممەد دەڵێ هیوادارم پێشمەرگە نەخەنە شەرێکەوە کە دوور نزیک پەیوەندی بە کوردەوە نییە. ئالانی ئەلەندیش دەڵێ من تا ئێستا نازانم هێزی پێشمەرگە لەدەست کێدایە. وەڵامت بۆ دوو پرسیارە. یەکەم وەکو باسم کرد هەتاکو ئێستا ئێمە هێزی پێشمەرگەمان داناوە لەو هێڵە بەرگریەی کە وەکو باسم کرد لە نەفەتخانەوە تا فیشخابوور بۆ ئەوەیە هەم ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم هەم بۆهۆی ئەوە هەرێمی کوردستانیش لێ بەپارێزین بۆی نێڵین داعش دزە بکە بۆ ئەو ناوچانە و ئەو کاتە ببتە هەڕەشەیەکی جددی بۆ سەر دام و دەستگاکانی حکومی بۆ سەر هاوڵاتیان چ کورد و عەرەب و تورکمان و هەموو لایەنەکان بن. ئەمە ئێستا ئەرکێکە ئێمە جێبەجێ ئەەکەین ناتوانین واز لەو ئەرکە بێنین. ئەوە یەکێکیان و لەبەرەوە ئێمە نابینە سوتەمەنی ئەگەر هەر سڕاعێکی تر هەبێ ینی ئەگەر بڵێن سڕاعێکی سیاسی لە نێوانی دوو کوتلە بێ یان دوولایەن بێ ئێمە وا ڕەبتی بەوە نییە. ئێمە ئەمانە بە تیرۆریست ئەزانین ئەبێ خەڵکی خۆمانە تیرۆریست بپارێت. دووەم ئەو برابەڕێزەی کە ئەڵێ هێزی پێشمەرگە بەدەستچیە بۆم ڕوون کردەوە هیچ یەکەیەکی هێزی پێشمەرگەی کوردستان چ ئەوانەی لە ناو وەزارەتی پێشمەرگەن کە سێنزە لیوان ئێستا ئەبنە 14 لیوە چ ئەوانەی سەر بە هەفتای فەرماندەیین و سەر بە هەشتای فەلەکن ئەوانەش هیچیان بێ فەرمانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکە کە ئەکا جەنابی سەرۆکی هەرێمە و جێگرەکەی کە جێگیری فەرماندەی گشتیە هیچ هێزێک لەو هێزانە هیچ جۆڵەیەک ناکەن و بە فەرمانی ئەوان جۆڵا. بەڵێ لە ڕووداوێکی لەم جۆرەدا ئەگەر ینی سوپای عێراق نەتوانێت بەرگری لە بەتایبەت کوردەکانی مووسڵ بکات ینی کێ دەکرێت دیفاعیان لێ بکات؟ ئەگە حکومەتی عێراقیش داوای نەکرد کە هێزی پێشمەرگە بێتە ناو مووسڵەوە ینی ئێوە دەتوان حکومەتی هەرێم دەتوانێت تەداخل بکە؟ وەکو ڕاستەوخۆ بە پێی ئەو ڕێکەوتنانەی کە هەیە و بە پێی ئەو شێوازەی بڵێن جوڵاندنی هێزی پێشمەرگە وەکو ئەڵێم هیچ هێزێک ناتوانین لە خۆی و بجوڵێ بۆ ناوچەیەکی محەدەد لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان یان ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم. بەڵام ئەو ناوچانەی مەسەڵەن ئەو شۆنانەی کە کوردی لێ بێگومان نزیکی بارەگاکانی ئەو لایەنە کوردیانەی کە هەن لەوێش هێزی پێشمەرگە هەیە. ئێستا لە ناو مووسڵ ئەگەر بێت وەکو هێزی پێشمەرگەی لیتی مەسەڵەن بارەگایەکی فەرمی
یەکێتی نیشتمانی کوردستان یان بارگایەکی فەرمی پارتی دیموکراتی کوردستان جگە لە پاراستنی بارگەکان بۆ بۆ پاراستنی ئەو ڕێگاوبانانەی کە بە تایبەتی نزیکی ئەو گەڕەکانن کە ئەزانن کورد نشینن پێشمەرگەی لێە یعنی پێشمەرگە هەندێک ناوچە ئەپارێزێ بەڵام بە فراوانی نا یعنی ئێمە هێزێکمان نییە لەوێ بەشداری پرۆسەیەکی سەربازی بکە بە شێوازێکی فەرمی لە ئێستا داواتان لێ نەکراوە بۆی بچن ناو موسڵەوە هەتا ئێستا داوامان لێ نەکراوە بە هیچ شێوازێک نەداواکاری حکوومەتی فیدراڵی عێراق بووە نە فەرمانی جەنابی سەرۆکی هەرێم و کە فەرماندەیەکی شتێ بۆ ئێمە کە بڕۆین هێزەکانمان بجوڵێنین بۆ هیچ ناوچەیەک نەناو هەرێم نەبۆ دەرەوەی هەرێمی کوردستان ڕەنگە ئێوە بیسبێتان نازانم من هەندێک لە هەندێک سایتە خوێندمەوە نازانم چکە گوێم لێ نەبووە ڕاستەوخۆ لە جەنابی دەوڵەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەوڵەتی دکتۆر نوری مالکی کە باسیەوەی کردو ئەڵێ پێویستیمان بە هیچ هێزێکی پێشمەرگەیان هیچ هێزێکی تر نییە ئێمە هێزەکانی خۆمان نەتوانین ناوچەکانی پێ بپارێزین ئەمە من خوێنمەوە نازانم یعنی گوێم لێ نەبووە لە تەسریحێکی فەرمی جەنابی گوێم لێ نەبووە لە هیچ سایدەکان لە سایدەکەی خۆی یان لە سایدەکەی ڕیاسی وزەرا یان لە وزارەی دیڤا بەڵام لە سایدەکە بینیم کە ئەڵێن ینی بەناو ئەوە ئەڵێن شتێکی واگوتراوە لەبەرەوە هیچ داواکارێکی فەرمی نییە کەواتە تا ئێستا هیچ داواکتان لێ نەکراوە ئەگەر داواکاری بکرێ بۆ پێشمەرگە بچێتە ناو موسڵەوە ئەو ئامادەیەتی تایە پێشمەرگە وەکو باسم کرد پێشمەرگە ئامادەیی تایە بربەرەکانی تیرۆر بکات لە هەر کوێیەک بێت بە تایبەتی لە عێراقدا بەڵام ئەبێ ئللا بە داواکاریکی فەرمی حکوومەتی فیدراڵ بێ و بە ڕەزامەندی جەنابی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە کە جەنابی سەرۆک لە ڕووی توانە و ئیمکانیەتەوە عندەوتێت ئەگەر سوپای عێراق کە ڕەنگە لە ڕووی چەکەوە لە ڕووی هەندێک کەرەسی سەربازیەوە کەرەسی سەربازی زیاتریان لە هێزەکانی پێشمەرگە لە بەدەست ئابێ بەرامبەر داعش نەتوان کۆنتڕۆلی چەند ناوچێکی ناو موسڵکەنەوە پێشمەرگە لە ڕووی تواناوە دەتوانێت ئەگەر داوایەکی لەو جۆی لێ بکرێ بۆ کۆنتڕۆلکردنەوەی بۆ هێورکردنەوەی دۆخی ئەمنی خۆی مەسلەی کۆنتڕۆلکردنی ناوچەکان پەیوەندی بە چەکەوە نییە بە تەنیا یعنی کۆمەڵێکی پێویستی هەیە بۆ ئەوەیە کە بتوانین تۆ کۆنتڕۆلی شارێک یان کۆنتڕۆلی شەرگە پێشمەرگە ئەو کۆمەڵە پێویستی لە بەدەستدایە بەڵێ پێشمەرگە هەموو توانایەکی هەیە لەو جۆرەوە کۆنتڕۆلکردنی هەموو شەڕگەیەک یان شارێک پێویستی بە چی هەیە پێویستی بەبوونی هێزێکی چەکدار هەیە بەبوونی عەقیدەیەکی شەڕکردن هەیە یعنی بڕوابوونێک بەو شەڕە هەیە پێویستی بە هەواڵگری هەیە پێویستی بە هەماهەنگی لە نێوانی هێزەکان هەیە مەزەنە هێزی سوپایە هێزی پۆلیسە هێزی ئاسایشە ئەبێ ئەمانە دووەم دەبێت جەماوەر خەڵکەکە پشتیوانیت بکە یعنی ئەبێ ئەو هەندێک ناوچە هەیە بۆ دەکەوێتە دەستی داعش هەندێک ناوچە هەیە خەڵکەکە لایەنگیری ئەوانن یعنی یان لە بە هاوکاری خەڵکیشەوە ئەو پشتیوانیە هەیە و ئەو توانایە هەیە کە ئێستا بۆ نە بەهێزی پێشمەرگە ئەو ناوچانە کۆنتڕۆل بکرێت دەگەر داوایەکی لەو جۆرە بەتایبەت بۆ پاراستنی ئەو هەوڵەتی کوردانی کە نیشتەجێی مووسڵن جارێکی تر تەجروبەیەکی واڕوودا پێش چەند ساڵێک مووسڵ بە کاملی کەوتە دەستی تیرۆریستان لەو کاتە داوا کرا هێزی پێشمەرگە بڕوە ڕۆیشت هێزی پێشمەرگە شارەکەشی وەرگرتۆرە تروریستان دوای تەسلیمی کردەوە بە سوپای عێراق جارێکی تر ئەو تەجروبە بووە لە شاری مووسڵ بەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراقی هیچ شتێکی لەو جۆرە نابێت ئەگەر بێگومان ئەبێ بەڕەزانەوێت لە مووسڵ جارێک یەکەم لیژنەی ئەمنی هەیە سەرۆکی لیژنەی ئەمنیەکە پارێزگاری مووسڵە جگەلەوە لە مووسڵ فەرماندەی بڵێن ئۆپراسیۆنی نینەوە هەیە مووسڵە ینی قیادەی عەمەلیات هەیە جگە لەوێ لە مووسڵ فرقەیەک هەیە فرقەی سێ هەیە فرقەی دوو هەیە لەو نزیکانەی مووسڵ هێزێکی پۆلیس هەیە هێزی پۆلیسی فیدراڵی هەیە هێزی پۆلیسی حدود هەیە لەبەرەوەی هێزێکی زۆر هەیە سوپای عێراق ئەبێت ئەوان داوا بکەن و بە شێوازێکی فەرمی لە حکوومەتی فیدراڵی عێراق یعنی مخەول بن بۆ داواکاری ئەوان ئەمجا ئێمە ئەگەر جەنابی سەرۆکی هەرێم ڕەزامەند بوو ئێمە بتوانین ئەو ئێستا هەمانگی ئێوە لەگەڵ سوپای عێراقی ینی چۆنە بۆ بەتایبەت بۆ ڕووداوێکی لەم جۆرەکە لە نزیک سنووری هەرێمی کوردستان ڕوودەدات ئێمە بۆ هەماهەنگی دوو جۆرمان هەیە لە هەماهەنگی طبعاً هەماهەنگیەکی سادەن هەماهەنگیەکی لە ئاستێکی باڵادانین ئەمە لە کاتی ئەوەی کە ئێمە ئەو لیژانە هەماهەنگیەمان هەبوو لەگەڵ عێراق ئەو لیژنەی کاری باڵا و لیژنەی وەزاری ئێمە ئێستا تا ئێستا کۆمەڵێکی بازگەی هاوبەشمان هەیە لە سنووری مووسڵ ئێستا نزیکەی 9 تا 11 بازگەی هاوبەشمان هەیە بازگە هاوبەشەکان لەو شوێنانەی کە دەرئەچن لە هەرێمی کوردستان یعنی لە ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم بۆ ناو مووسڵ ئەوە نیوی سوپای عێراقان نیوی هێزی پێشمەرگەی کوردستان ئەوە یەک دووەم ئێمە نوێنەرێکمان هەیە لەوێ برادێکمان هەیە کە عەمید جەمیلە
ئەو وەکو منەسقێک هەماهەنگکارێکە لە نێوانی هێزەکانی ئێمە لەگەڵ هێزەکانی قیادەی عملیاتی نینەوە بە هەمان شێواز لە دیالەش ئەمانە لە دیالەش پێنج بازگەی هاوبەشمان هەیە مرکزێکی تەنسیقمان هەیە لە ناو دیالە لە مووسڵش بە هەمان شێواز مرکزێکی تەنسیقی ئەفسەرانی هێزی سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە لاستی هەواڵگریە کەواتە هەماهەنگی هەیە لاستی زۆری یعنی ناتوانم بڵێم ئێمە هیچ ئاستێکی محەددمان هەیە لە ئاڵوێرکردنی زانیاری هەواڵگیری سەربازی وەکوتم فقط هەماهەنگیەکی جوڵاندنی هێز و هێنان و بردن و بازگە و ئەو شتانەیە یعنی لە ئاستێکی زۆر نزمدایە لە هەماهەنگیدا لە ئاستێکی باڵادا نیە لە هەماهەنگی بەڵێ ئەو مەترسیانی کە ئێستا ڕوبەڕووی مووسڵ دەبێنەوە کەواتە ئێوە پێشبینی دەکەن کە ڕوبەڕووی بۆ منە کەرکووکیش بێتەوە کە بەتایبەت هەوڵدان بۆ کۆنتترۆلکردنی کە کەرکووک دەزانین کە شارێکە زۆرینەی کوردە و شارێکی کوردستانیە کەرکووک جیاوازە هەلومەرجی کەرکووک جیاوازە هەلومەرجی کەرکووک لەبەرەوەیە کەرکووک یەکەم هێزی پێشمەرگە لە کەرکووک هەیە هێزی پێشمەرگە لە ئێستا لە باکووری کەرکووک لە ڕۆژهەڵاتی کەرکووک لە ڕۆژئاوای کەرکووک لە باشووری کەرکووکش هەیە یعنی ئەتوانم بڵێم چواردەوری کەرکووک زیاتر هێزی پێشمەرگەی تایە ئێمە ئێستا لە باکوور لیوای دوومان هەیە لە باشوور و ڕۆژهەڵات لیوای یەکمان هەیە جگە لەوەش کۆمەڵێکی لیوای ترمانش هەیە لیوای پێنجمان هەیە لیوای نۆمان هەیە ئەوان لیوای وەزارەتی پێشمەرگەن جگە لە هێزەکانی هەفتامان هەیە هێزەکانی بڵێ هێزی پشتیوانی دوومان هەیە هێزی پشتیوانی یەکمان هەیە هێزەکانی بەرگری فریاکەوتنمانێ یعنی هێزێکی زۆری هەرێمی کوردستان هەیە و بە تایبەتی لە کەرکووک خەندەقێک لە ناوچەکانی باشوورەوە یعنی لە باشوورەوە تاکو ئەگات نزیێکی ڕۆژئاوا لێدراوە ئەوە لەلایەنی هێزی پێشمەرگە و پۆلیسەوە ئەپارێزرێ لەبەر ئەوەی ئەگەر حاڵەتێکی وا ڕوویدا کە خوا نەخواسە من تەسەوڕ ناکەم ئەوان تیرۆریستان بیوێرن بێن پەلاماری ناو جەرگەی شار بدەن و پێشیان ناگرێ ئەتوانن بۆ ئەطراف ئەتوانن بۆ ناوچەکانی حەویجە ناوچەکانی کە دوورن تۆزێک لە ناوچەکانی ئەکەونە باشوور یان ئەکەونە ڕۆژئاوا بەڵام بۆ کەرکووک چونکە ئەزانن هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی تری هەرێم ڕاستەوخۆ ڕوبەڕوویانە بێتەوە جگە لە هێزەکانی سوپای عێراق کە فەرقەی دوانزەی لێیە بەڵێ لوقمان قاسم دەپرسی ئامادەن هاوکاری سەربازی لە عێراق وەرگن لە ئەگەری هێرشی داعش هاوکاری سەربازی لە سوپای عێراقی ئێمە وەکو هەرێمی کوردستان تا ئێستا هیچ هەڕەشەیەکی یعنی بڵێن جددی ڕاستەوخۆ نییە لەسەر ناوچە جوگرافیەکانی ئێمە داوەکو هەرێمی کوردستان کە بێن داوای هاوکاری بکەین لە حکوومەتی فدراڵی عێراق ئێمە چاوەڕێەوە ئەکەین عێراق بەردەوام داوای هاوکاری ینی لە ڕووی توانای هێزەکانی پێشمەرگە لەگەڵ سوپای عێراق لە ڕووی توانە بەراوردی توانای لۆجستی و بە هەموو بوارەکانیەوە ڕۆکانەوە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان لە ئاستێکە هێزی پێشمەرگە بەراورد بە سوپای لە هەموو ڕۆکانەوە هێزی پێشمەرگەی کوردستان هێزەکانی پۆلیسی هەرێم هێزەکانی بەرگری و فریاکەوتن و زرێبانی هێزەکانی ئاسایش لە هەموو ڕۆیەکەوە لە هێزەکانی حکوومەتی فیدراڵی عێراق زۆر باشترن لە ئاستی شەڕکردن لە ئاستی کۆنتترۆلکردنی ناوچەکان لە ئاستی ئەو پێویستیانی کە هەیەە لە بۆ حاڵەتی شەڕ کە ئینشاءالله بە هیچ شێوازێک ئەو شەڕە تووشی هەرێمی کوردستان و نابتە مایەی کێشە بۆ هاوڵاتیانی کەواتە بەو کەرەسە سەربازیانی کە هێزی پێشمەرگەش لە بەدەستیدایە لە سوپای عێراقی باشتر و بەهێزترە بێگومان ئێمە ئێستش ئەگەر بەراورد بکەین شەرت ئەوە نییە کە سوپای عێراق دەبابێکی ئەبرامزی بێت و بە ئەبرامز شەڕ ناکەی لەگەڵ قاعدە زانی چی قاعدە زانیت بەچی شەڕەکە لەگەڵ تا قاعدە بە دۆشکە و بیکەیسی و ئاربیجی و کلاشکۆف شەڕەکە تۆ ئەبێ بە هەمان چەک لەگەڵ یا شەڕەکەی چونکە ئەوانە کەڵکیان نییە تۆپ شەڕی کەڵکی نییە بۆ کەواتە زانیمان کە باس لەو هێزی پێشمەرگە ینی لە سوپای عێراقی باشترە ڕەنگە پرسیارێک ئێستا بێتە پێشەوە کە ڕەنگە لە ڕووی موچەوە لە سوپای عێراقی باشتر نەبن پرسی موچە کە ئێستا پێشمەرگەش وەکو هەموو فەرمانبەران موچەیان دوا دەکەوە پرسی کەمی موچەکە لە لایەکی دیکەوە پێدوانی کاریگەری دەبێت لەسەر توانای لۆجستی بە تایبەت توانای پێشمەرگەکان هێزی پێشمەرگەی کوردستان بەگشتی لە ئەگەرێکی لەم شێوەیەدا لە هەر ئەگەرێکدا کە کوردستان ڕوبەڕووی هەر مەترسێکی لەم جۆرە بێتەوە ئێمە هەموو لایەک ئەزانی هەموو هاوڵاتیانی کوردستانەوە ئەزانن بە هێزی پێشمەرگەشەوە بە هەموو هێزەکانی درەوە خۆ هەر هێزی پێشمەرگە نییە لەژێر ئەو ئابلوقەی بێموچەیە ئێستا هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە هێز ئەمنیەکانیشەوە بە پۆلیس و ئاسایش هەمویان لەژێر ئەو ئابلوقەن ئەو ئابلوقەش لە عێراقەوە کراوەتە سەر ئێمە کە ئەوان تا ئێستا موچەی هاوڵاتیانی کوردستان نادەن
چۆن خەڵکی هاوڵاتی کوردستان بەگشتی بەرامبەر ئەو ئابلوقەیە ورە بەرزانە توانیانە کارەکانی خۆیان ئەنجام بدەن و هاوکار بن بەگشتی هێزی پێشمەرگەی کوردستانش بە هەمان شێواز کە ئێمە سوپاسی یەکەیەکیانەکەین چه ئەوانەیە کە ئێستا لە سەنگەرەکانی پێشەوەن لەو هێڵەی کە ئەڵێم لە نەفتخانەوە تا فیشخابور کە ئەوان بە گیانی خۆیان بە دووریان لە ماڵ و منداڵی خۆیان بە کەمی موچەیان ڕەنگە بە کەمی نان خواردنیان و بە گەرمی ئێستەی هاوینی ئەو ناوچانەی کە لێن پێ دوانێ کاریگەری دەبێ ئەگەرم گرفتە چارەسەر نەکرێ بە تایبەت لەگەڵ عێراق یان هۆکارەکەی عێراق بێ یان هەر شوێنێکی دیکە بێ ئەگەر چارەسەر نەبێ کاریگەری نابێ لەسەر لە کاتێکدا کە هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە هەیە بەرگری لێ بکە لە هەر مەترسیەکە هەر ئەگەرێکی لەم جۆرەیە کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی بێتەوە کاریگەری نابێتم گرفتە ئێمە بە هەموو هەوڵی خۆمان هەوڵمانداوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و ئومێدێکی گەورەمان هەیە بەدەست بەکاربوونی ئەم کابینەیە نوێیە کە بتوانین ئەو گرفتانی هێزی پێشمەرگە هەموو چارەسەرکەین ئێمە داوامان لێکراوە لە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لە ئاستێکی باڵا یعنی لە ئەو بەڕێزانەی کە پۆستی یەکەم و دووەمی هەیە لە ئەم کابینەی نوێیە کە گرفتەکانی هێزی پێشمەرگیان بۆ دیاری بکەین ئێمەش راپۆرتێکی تەفسیلمان داوە دەربارەی ئەو گرفتانی هێزی پێشمەرگە لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی موچەوە بەڵام هەرێمی کوردستان دەتوانێت چارەسەری بکات و گرفتانە یان هەر چاوەڕوانی بەغدابین بەڵێنێکمان وەرگرتووە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە هەموو توانای خۆیان لەم کابینەیە ئەو گرفتانی کە هەیە هێزی پێشمەرگەی کوردستان چارەسەری بکەن بەکەمی پێشمەرگەشەوە نەوەستن لەسەر حکوومەتی فیدرالی عێراق لەبەر ئەوەیە ئومێدێکی گەورەمان هەیە کە بتوانین ئەگەر گرفتەکانی بڵێ مادی چارەسەر کرا لە هەرێمی کوردستان ناڵێم بەوەی کە حکوومەتی فیدرالی عێراق ڕێککەوتنێک ببێ و بوجەکەی بەگشتی بنیارێ بەڵام بەو هەوڵەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەدا بۆ سەرچاوی تری داهات پێیا بکە لە هەرێم ئێمە ئومێدێکمان هەیە و بڵێم بەڵێنی گەورەمان وەرگرتووە کە بتوانین هەلومەرجی پێشمەرگە هەرێمی کوردستان دەتوانێت ئەوە چارەسەر بکات بە تایبەت بە زیادکردنی موچەی پێشمەرگەشەوە کە کەمی موچەی پێشمەرگەیەکێکە لەو بابەتانی کە بەردەوام باس دەکرێت لێرە گرفتی موچەی پێشمەرگە یەک دوو بابەتمان ماوە کە تا ئێستا وەکو عێراقمان زەرب نەکردووە یەکێکیان مەسەلەی بەدەل ئەرزاقە یعنی ئەکا پارەی خواردنە کە عێراق ڕاستەوخۆ ئەیدا ئێمە بابەتەکان ئەکڕین و لەما دووەمیشیان مەسەلەی هەندێکی پەیوەندی بە مەسەلەی ژن و منداڵەوە هەیە هەندێک لە هێزەکان نادرێن هەفتاوەشتا ئێمە هەوڵ ئەدەین و داواشمان کردووەکو ئەڵێن چەند جارێک نووسراومان کردووە حکوومەت بەڵێنی داوە کە ئەگەر گرفتە مادەکانی چارەسەر بێ ئەم بابەتانەی ئەم جیاوازیە کە هەیە ئەم جیاوازیە چارەسەر بکە لەگەڵ یعنی بۆ هێزی پێشمەرگی کوردستان بەگشتی بەڵێ بینە سەر بابەتێکی تر کە خۆشت باس کرد پرسی هەڵکەندنی چەند خندەقێک بە تایبەت و خندەقی لە سنووری هەرێمی کوردستان و ڕۆژئاوای کوردستان لێدرا لە ماوەی ڕابردوودا ئەمە وەزارەتی پێشمەرگە لێدام خندەقە جارێ ئەو مۆزۆیەکی کۆن بوو جێگای باس و خواز بوو بۆتانیش ڕوون بۆ دوایی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێکی زۆر فەرمی ڕوونکردنەوەیەک پێشکەش کرد کە ئەمە لەسەر داواکاری لژنەی ئەمنی دۆک بووە چونکە هەموو پارێزگایەک مەبەستی خندەقەکە من مەبەستم بوو ڕوونکردنەوەکرد بدەن بە تەفسیل پێداڵێم چونکە ئەمە باستوخوازێکی زۆری لەسەر بوو با ڕوونکردنەوەیەک بدرێ بە کۆتایی بۆ مۆزوعە چونکە زۆر باس کرد ئەو پرسیارە ئەمە وەختی خۆی لەسەر داخوازی لژنەی ئەمنی دۆک بوو لژنەی ئەمنی دۆک حەقی خۆیەتی وەکو لژنەی ئەمنی بۆ پاراستنی ئەمنیەتی دۆک داواکارێک پێشکەش بکە حکوومەتی هەرێم ڕەزامەند بوو لەسەر ئەوەی ئەو خندەقە لێ بدرێ ئەو خندەقە لەلایەن وەزارەتی پێشمەرگە و چونکە ئێمە ئیشغال و ئەوەندە شۆفڵ و گرێدەرمان نییە بڕۆین بیبین لەسەر داواکاری کیلومتر من پێت ئەڵێم لەسەر داواکاری لژنەی ئەمنی دۆک بووە حکوومەتی هەرێم ڕەزامەند بووە چونکە موبەرری ئەمنی هەبوو بۆ لێدانی ئەوە دوو سێهەم دراوە بە کۆمپانیایەک لەوێ لە دووهۆک و لێ دراوە ئێمە وەکو بەڵام ئێمە چمان لە ئەستۆیە باڕوونکەمەوە ئێمە ئەوەی لە ئەستۆی وەزارەتی پێشمەرگەیە پاراستنی ئەو سنوورەیە ئەو 27 کیلۆمەترە کاریگەری هەبوو لەلایەن هێزەکانی ئێمە ئەپارێزرێ لەلایەن هێزەکانی ئێمە ئەپارێزرێ بەڵێ کاریگەری هەبوو تەبان ئەو هەڵکەندی خندەقەکە ئێوە بۆ منە بۆ پلانی پاڵپشتی ئەمنی هەرێمی کوردستان بیل لەو نەکراوەتەوە خندەقێکی لەو جۆرەش لە نێوان پارێزەکانی هەرێمی کوردستان و ئەو ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێمیان ئەو ناوچانی کە سنوورن لەگەڵ ناوچە عەرەبیەکان هەوڵێکی لەو جۆرە نییە یان داواکارێکی لەو جۆرە نییە ئەو ناوچانە یەکجار دوور درێژە ئێستا بۆ ڕوونکردنەوەیەکم دای ئەگەر ئێمە بین لە فیشخابوورەوە تا نەفتخانە بیر لە خندەقێ بکەینەوە 1050 کیلۆمەترە
1500 کیلومتر ئیمکانیەتێکی یەکجار زۆری ئەوە دووەم ئەمە ئەبێتە هێڵێکی جیاکردنەوەی و دووەم ئەمە کۆتایی ناوچەکانی ئێمە نییە چونکە هێشتا ئێمە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هێشتا ماون بۆ ئەوەیە کە دوای جێبەجێکردنی مادەی 140 ئەم ناوچانە بگەڕێنەوە بۆ سەر هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە ئێستا ئەو خەندەقانەی کە هەیە ئەوەی کە هەیە ئەو 27 کیلومترەی کە لەوێ لێدراوە لەو ناوچانە بووە زایدەن ئەو خەندەقەی کە لە کەرکووک لێدراوە ئەکا لە باشووری کەرکووک هەتاکو ئەگاتە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کەرکووک ئەوە دوویان سێهەمیان ئەو خەندەقەی کە لە تۆزخورماتوش لێدرێ چونکە خەندەقێک لە تۆزخورماتوو لێدرێ لە نێوان تۆزخورماتوو ناوچەکانی تکریت یعنی لە سلێمانبەگە و نزیک دێت یعنی ئەوش ئەکەوتە ڕۆژهەڵاتی تۆزخورماتوو چونکە تۆ ئەبێ هەندێک ناوچە دیاری بکەی کە دزەی تیرۆریستانی لێکرێ ئەمجا تۆ بێی بڕیار بدەی خەندەقی کە لێ بدرێ هەندی ناوچە ڕەنگە پێویست بە خەندەق ناکە و ناوچانەی بەتایبەت ئێستا سنووری پارێزگای مووسڵ لەگەڵ سنووری لەگەڵ هەرێمی کوردستان ئەبێت ئەو لجنە ئەمنیانی لەوێن ئەوان پێشنیاری ئەوە بکەن ئەوان بڕیار بدەن لە مۆقعەکانی خۆیان هەر ناوچەیەک پێویست ئەکا چی پێویستیەک ئەکا دامی ئەمنی ئەو ناوچە ئەکا ئایا ساترێک دروست بکە ساتر یعنی بربەستێکی گوگڵ دروست بکە لەو ناوچانە چ ئەوەی خەندەقێکی لێبدا چ ئەوەی دیوارێک تەلبەندێکی لێبدا ئەوە ئەبێ ئەو لژنە ئەمنیانەی ئەو ناوچانە ئەوان بڕیار بدەن ئەمجا حکوومەت موافقت بکات بابەتێکی تر جەبار کاتمان کەماوە لەسەر کڕینی کەرەسی سەربازی و چەکی سەربازی بەڕێستان پێما بێ ساڵی ڕابردوو بوو بەشداری کۆنفرانسێکتان کرد لە دەرەوە تا چەند پێشمەرگە دەتوانێت شتی لەو جۆرە بکات بۆ کڕینی گرێبەستی سەربازی و کڕینی چەک و ئەسلحەی سەربازی پێویست هەرێمی کوردستان یان دەبێت لە ڕێگەی عێراقەوە بێت حکوومەتی هەرێمی کوردستان چونکە بە پێی دستور بە پێی بڕگەی 5 مادە 120 دستور مافی داوێتی مافی داوە بە هەرێم کە هێزی چەکداریە بی یعنی مافی داوە دستور کە هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی هەبێ کە پاسەوانی هەرێمە هێزی پۆلیسی هەبێ و ئاسایش هەبێ ئەم هێزانە پێویستیان بە چەکە یعنی پێویستیانە بە کەرەستەی چەک بۆ حیمایەکردنی هەرێم کە ئەو هەرێمە بەشێک لە دەوڵەتی عێراق ئەگەر عێراق خۆی حکوومەتی ئیتیحادی چەک و تەخەمەنیت نەداتێ بۆ ئەو هێزانە بێگومان دەبێت تۆ لە بودجەی خۆت بۆند بکەی بۆ کڕینی ئەو چەک و سلاحی کە پێویست دەکە ئەو چەکەی بەڵام ئێمە تا ئێستا وەکو هەرێم لەبەر ئەوەیە کێشەی بوجەمانە بووە یعنی بوجەمانە بووە نەمانتوانیەوە تەنها نەبوونی بوجە ڕێگر بووە بێگومان ئەگەر بوجە هەبێت ئێمە بە ئاشکرا و بە عەلەنی کڕینی فڕۆکەی F-16 لەلایەن حکوومەتی عێراقیەوە سەرنجتان چییە؟ ئەگەر ئەو حکوومەتەی فیدراڵی عێراق مەترسیتان هەیە پابەند بێ بە دستور پابەند بێ بەو بنەمایانەی کە هەیە لە دستورە کە حکوومەتێکی فیدراڵی بێ دیموکراسی بێ ئەو هێزە چەکدارەی خۆی کە وەکو مادەی نۆی دستور نەبێتە هەڕەشەیەک بۆ سەر هاوڵاتیان و نەتەوەکان و هەموو عێراقدا بەس بۆ پاراستنی عێراقە ئەمانە هیچ هەڕەشە نین بەڵام ئەگەر خوا نەخواستە ئەم حکوومەتانەی ئەم دێنە سەر کار ئەگەر لایەندا لە دستور مەترسیتان نیە ئێستا بەڕوونیان هیچ مەترسێکتان نییە تا هەمومان ملتزەمی دستور بین هیچ مەترسیەک نییە بەڵام ئەگەر لاماندا لە دستور بێگومان مەترسیەک زۆر سپاس بۆ بەڕێستان فەریق جەباری یاوەرمەندە ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم و وتەبێژی هێزە چەکدارەکانی هەرێم زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان گەشتنە کۆتایی بەرنامەکە کاتی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ